گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی گرنگی کردنەوەی سێمین پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری سلێمانی لەگەڵ بەڕێز شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. کاک شەوقی زۆر سوپاس کە لەم گەشتەی هەواڵەکانی کورسات نیوز لەگەڵمان بوویت. سەرەتا منەمەوێت باسێکی گرنگیکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە بکەین، هەم وەکو پێشانگاکە خۆی هەم بۆ شاری سلێمانی. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە پرسیارێکی زۆر جەوهەری و گرنگەوە دەستت پێکرد. زۆربەی کار و چالاکیەکانی تر کە لە پێشانگا و لە هەر شوێنێکی تر ئەنجام ئەدرێت پەیوەندی بە هەندێک سێکتەرەوە هەیە لە سێکتەرەکانی ژیان لە لای هاوڵاتیان، بەڵام پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی پەیوەندیکی ڕاستەوخۆی بە ژیانی هەمومانەوە هەیە، پەیوەندی بە بژانەوەی زۆربەی سێکتەر و ژێرخانەکانەوە هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە سلێمانیە. بە تایبەتی تر ئەوەی من ئەمێ باسی بکەم لە ڕووی گرنگی ئەم پێشانگایەوە. هەڵبەتە من تۆزێک گوێم لە دەنگی خۆمە لە کۆنتترۆڵەوە ئەگەر چارەسەر بکرێت ئاساکتر دەتوانین قسە بکەین. ئەوەی کە گرنگە لەم پێشانگایە یەکەم شت پێویستە ئاماژە بۆ بکەین، ئەمە حەدەسێکی زۆر زەڕور بوو بۆ شاری سلێمانی، چونکە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە، بەوە ناسراوە خاوەنی زۆرترین بزاوتی جوڵە و فکری سیاسیە لە هەرێمی کوردستانە. ئەم پێداویستیە ساڵانێکی زۆر بوو سلێمانی پێشانگای کتێبی نەبوو، ئەمە کە خولی سێمێتی وردە وردە ئێستا لە قۆناغی دارەدارەوە ئەگوازرێتەوە بۆ قۆناغی لەسەرخۆ پێوەستان. زانکۆکانی هەرێمی کوردستان کە تەنها لە ناو سلێمانیە ئێمە نزیکەی 15 زانکۆمان هەیە بە حکومی و ئەهلیەوە، هەمووی پێویستی بە سەرچاوی زانستیە، مامۆستایان، توێژەران، ڕۆژنامەنووسان، خوێنەرانی ئاسایی هەمووی پێویستی بە کتێبە. بۆی ئەم پێشانگایەکە لە سلێمانی ئێستا ئەکرێتەوە بارگرانیەکی زۆر لە کۆڵی خەڵکی شارەکە ئەکاتەوە کە جاران نووسەر و توێژەر و مامۆستایان و ئەکادیمیەکان ڕیسێرچەرەکان ناچارە بوون بۆ لێ کۆڵینەوەیەک بڕن بۆ پێشانگاکانی ئەستەمبوڵ و قاهیرە و تاران و بەغداد و هەنێجار بۆ ئەوروپایش. بەڵام ئێستاکە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی هەموو سەرچاوەکان دەست دەکەوێت. گرنگێکی تری ئەم پێشانگایە لەوەیە لە پاڵ لایەنە کولتوری و فەرهەنگیەکەی میهرەجانێکی گەورەی یەکترناسینی نەتەوەکان و زمانەکان و ئاینەکان و مەزهەبەکان و هەموو ئەو خەڵکانێک کە لە دەوڵەتە جیاوازەکانەوە دێن، چونکە ئەم خولەی ئێستا 15 وڵات لەگەڵمانە بەشدارن. ئەم 15 وڵاتە نوێنەریان هاتووە، نزیکەی 250 دارنەشر هاتووە کە کۆی ژمارەی ئەوانەی کە هاتوون لە دەرەوەی وڵات نزیکەی 1000 کەسە. ئەم 1000 نەفرە هەر چەندانێکیان لە وڵاتێک و زمانێک و کولتورێکەوە هاتوونەتەوە. بێگومان لە کاتی گەڕانەوەیانە ڕۆڵی عقلێتی ئینسانی کوردی، مێنتاڵەتی ئینسانی کوردی، تێگەیشتن، خواردن، جلوبەرگ، سەقافەت، کتێبمان، مامەڵەمان، میدیامان، هەموو شتێک بۆ ئەوان جێگەی سەرنجە. ئەگەر سەرنج بێ ئێستا زۆربەی دارنەشرەکان کە گەڕاونەتەوە ساڵانی پێشووتر لەگەڵمان بەشدار بوون، ئێستا ئەو ناونیشانانی پێشووتر هێنابیان ئێستا نایهێننەوە، بە پێچەوانە و کۆمەڵک ناونیشان و بابەت و تەوەر ئەهێنن کە خواستی کۆمەڵگەی ئەمە، کە خواستی زانکۆکانی ئەمە، کە خواستی خوێنەری ئەمەیە. لەبەرەوە ئەمە ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ و ئەرێنی ئەبینێ پێشانگای نێودەوڵەتی کتێبی سلێمانی بووە بە پردێکی کولتوری و فەرهەنگی و پەیوەندی زۆر گەورە لە نێوان شاری سلێمانی و شارە زیندوەکانی تری جیهان. بەڵێ کاک شەوقی، مەرجەکانی بەشداربوون لەم پێشانگایەدا چۆنەواتایەوە بە چ پێوەرێک ڕێگە دەدەن بە دەستگا و ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە بەشداری لەم پێشانگایەدا بکەن؟ مەرجەکان بۆ بەشداریکردنی بەشداربووان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کۆمەڵێک مەرجن، هەندێکیان مەرجی هونەرین، هەندێکیان مەرجی یاساین و هەندێکیان مەرجی تەندروستین و هەندێکیان ئەوەیە کە پێڵێن مەرجی ڕێکاری. بۆ نمونە مەرجە تەندروستیەکان ئەبێ پابند بێ بەسەر جەم ڕێکارە تەندروستیەکانەوە، ئەبێ بەڵگەی بەکارهێنانی ڤاکسینی پێبێ، ئەبێەوە هەروەها کارتی پێبێت کە تازە مەسەلەن تێستی کۆرۆنا PCRی کردووە بۆی نەبێتە هۆی هێنانی نەخۆشی بۆ هەرێمی کوردستان و سلێمانی. مەرجە ڕێکاری هونەریەکان لە پاڵی کۆمەڵک مەرجی ئەمنیشەیە، ئەبێ ئەو کەسە دۆسیەکەی بەرلەوەی بەشداری پێشانگا بکە، دۆسیەکەی ڕەوانەی وەزارەتی ناوخۆ ئاسایی شەگرێ کە بیسەلمێنین ئەمە کەسێکی سەلامەتە، تێوەنەگلاو نییە، پێشینەیەکی خراپی نییە. مەرجەکان لە ڕووی ئەوەی پێوتێت کۆپیڕایت و پەبلیشین و مافی بڵاوکردنەوە ئەلەوانەشەو کۆمەڵک مەرجمان بۆ داناون. بۆ نمونە نابێت هیچ دەستگایەک، هیچ دارنەشرێک، هیچ کەسێک لێرە کتێبێک بفرۆشێ پێچەوانە بێت لەگەڵ ڕێکار و یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان و عێراقیشە، و نابێت هیچ کتێبێک لێرە دەساودەستی پێ بکرێ هاندان بێ بۆ تیرۆر، بۆ توندوتیژی، بۆ ڕەتکردنەوەی یەکتر، بۆ هەر جۆرە کارێکی خراپ. لەبەرەوە ڕێکارەکان کۆمەڵێک ڕێکارن کە هەندێکیان تایبەتە بە یاساکان و هەندێکیان تایبەتە بەلایانی ئەمنی و هەندێکیان تایبەتە بەلایانی تەندروستی. بەڵێ کەواتە زیاتر کتێبەکان لە چ بوارێکدان و ئایا هیچ سانسۆرێک هەیە بۆ ئەوەی
لە ڕووی کوالیتیەوە بە تایبەتی هیچ سانسۆرێک هەیە بۆ بەشداری نەکردنی هەر ناونیشانێک؟ بەڵێ بێگومان ئەم 250 دارنەشرەی بەشداریان کردووە لەگەڵیان ئەوەندەش ڕەت کراوەتەوە لە بەروی مەرجەکانی بەشداریان تێدا نەبووە لەبەر هۆکارێک لە هۆکارەکان. بەڵام ئەوەی کە زۆر لەوە گرنگترە لە ئێستا ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ئەم پێشانگایە خواستی زۆربەی خوێنەران بەرجەستە ئەکا، خواستی زۆربەی زانکۆکان بەرجەستە ئەکا، چونکە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک فیلد هەیە خواستی زۆری لەسرە، بەتایبەتی پزیشکی، هونەری، ئەکادیمی، ئەندازیاری و زۆربەی چیرۆک، شیعر، ڕۆمان، سیاست، کارگێڕی، ئاین، کەڵچەر، هونەر و فیلدەکانی تر. لەبەرەوە ئێمە کارمان کردووە لەسەر ئەوەی ئەو مۆزاییکیەی کە لە شاری سلێمانی هەیە لە ڕووی کولتوری و فەرهەنگی و هونەری و لە پێشانگاکەشە ڕەنگ بداتەوە، چونکە پێشانگاکە هەروەکو چۆن ڕێستۆرانێکی گەورە ڕۆژانە خواردن پێشکەشی هەزاران کەسەکات بە زایقەی جیاواز، بە سەلیقەی جیاواز، بە حەز و خواستی جیاواز، بە هەمان شێوە پێشانگایش کتێب پێشکەشی سەدان هەزار کەسی جیاوازەکە، ینی ژمارەی سەردانی کارانی پێشانگا سەدان هەزار کەس تێ ئەپەڕێنێ، هەر یەکەی بە هیوایەکەوە دێ، هەر یەکەی بۆ سەرچاوەیەک دێ، هەر یەکەی بۆ زمانێکە گەڕێ، هەر یەکەی زایقە و ئیستیساغەیەکی هەیە. لەبەرەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردو ئەو مۆزاییکیەتە کولتوری و هونەری و کۆمەڵایەتی و حیزبی و فەرهەنگی لە سلێمانی و کوردستانە هەیە لە پێشانگاکەشا ڕەنگ بداتەوە بۆ ئەوی خواستی زۆر بمانی تیا بەرجەستە بێت. بەڵێ ئەوەی کە من دەیبینم کاک شەوقی لە پشتەوە کە سەردانیکەرێکی زۆر ئێستا لە پێشانگاکەیان دیارەکە ئێوە داشکانێکی باشیشتان بۆ کتێبەکان کردووە. ئەم داشکاندنە بۆ کتێبەکان تا چەند یاخود گرنگە یاخود داشکانەکان لە چ ئاستێکایە بۆی کە پێشانگاکە قەرەباڵغی زیاتر بەخۆ ببینێ و زیاتر خوێنەران بتوانن سوودی لە کتێبەکان ببینن؟ ئەمە ڕۆژی یەکەمی پێشانگایە و هێشتا کە لە تایمی سەر لە بەیانیین بێگومانم قەرەباڵغی کە ئێستاکە هەیە. من هیوادارم دوای کامێراکان بە وێنەیەکی ڕوونتر بیگوازنەوە بۆ جەنابتان لە ڕێگەی کامێرە فڕیوەکان و فڵایکان و درۆنەکانەوە، چونکە ڕۆژانی پێشانگا وای لێ دێت قەرەباڵغی ئێرە ئەگاتە ئاستێک، ئیشم بەم قسەیە بۆیە ئەیکەم، ئەگاتە ئاستێک کە بەم پاییز و سەر دەواازەی زستانە ئێمە ناچارە بین لە جیاتی گەرمی فێنکی هەڵکەین ئەوەندە قەرەباڵغە بێ ئێرە. ئەمە پەیوەندی بە چیوە هەیە؟ ئەمە ڕەدی ئەو قسەیە کاتەوە کە پێشتر زۆرێک لە خوێنەوار و ئەکادیمی و خەڵکەکانمان پێمان وابوو لە نەزەریەکەی مارشال مەکلۆهانەوە کە پێیان وابوو چیتر کاغەز مردووە، چیتر خوێنەر نەماوە، چیتر خەڵک کتێب ناکڕێ، گەنجەکانمان، ڕۆشنبیرەکانمان، مناڵەکانمان، خوێندکارەکانمان پشتیان کردوتە کتێب. ئەم پێشانگایە دەرخەری ئەو ڕاستەیە کە ئەو بیرۆکەیە بۆ لایەنی کەم هەرێمی کوردستان و سلێمانی ئەکرێ بڵێن بە جۆرێکی ترە. ئەو هەموو خەڵکە دێت بۆ ئێرە هەمووی کتێبە کڕێ، ئەو هەموو عەرەبانەی پڕ لە کتێبی ڕۆژانی پێشانگا ئەیبینی ئەبچێتە دەرەوە، خەڵک کتێب بۆ جوانی ناکڕێ، خەڵک کتێب بۆ خوێندنەوە ئەکڕێ، بۆ لێکۆڵینەوە ئەکڕێ، بۆ فێربوون ئەکڕێ، بۆ متعە ئەکڕێ. لەبەر ئەوە لە پاڵ کتێبە لێرە کۆمەڵێک چالاکی هونەری، سەقافی، کولتوری بەڕێوە ئەچێ لە ڕۆژانی پێشانگایە کە ئەمانە هەمووی هەواداری خۆیانیان هەیە و هەمووی کاریگەری خۆی هەیە لەسەر ئامادەبوونی کەسایەتێ جیاوازەکان لە پێشانگایە. ئەمێ ئاماژە بە خاڵێک بکەم، ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت وەزارەتی ڕۆشنبیری کە زۆر شایانی نرخاندنە بەڕێز حەمەی حەمەسەعی و بەڕێوەبەری گشتی و تیمی کاملی وەزارەت و بەڕێوەبەرایەتی سلێمانی ئەم ماوەیە وەکو کارمەندی ئێمەیان لێ هاتەوە بە خودی وەزیریشەوە. وەزیری پەروەردە لێرەیە بۆ ئەوەی کۆمەڵە کتێب بۆ لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت بۆ کتێبخانەکانی قوتابخانەکانی شاری سلێمانی بکڕێ، لەگەڵ چەند زانکۆیەکە پرۆتۆکۆڵمان هەیە بۆی داشکاندنیان بۆ بکەین. هەموو ئەمانە پێمانەڵێ ئەم پێشانگایە زەڕورەتێکی بێبەدیل بوو، بێ ئەڵتەرناتیڤ بوو وە شاری سلێمانی ئیوادارین ئامانجەکانی خۆی بەباشی بپێچێت. بڵێ کاک شەوقی باسی داشکانی کتێبەکانت نەکرد، لە چ ئاستێکدا داشکانەکان؟ داشکاندن بابەتێکە زیاتر پەیوەندی بە دووشتەوە هەیە. یەکەم ئێمە بۆ داشکاندن پرۆتۆکۆڵمان لەگەڵ کۆمەڵێک خەڵکا هەیە، ئەوە داشکاندنەکە بە پێی خواستی ئێمە. بۆ نمونە زانکۆیەک یا فەرمانگەیەکی حکومی کە ئەوێ کتێب بکڕێ بێگومان ئەبێ نرخەکەی جیاواز بێ لەوەی کە بۆ خەڵکی ترە. ئەمە دێت لە لای ئێمە نووسراوێک وەرەگرێ، نووسراوەکە ئەهێنێنە دارنەشرەکان بە پێی خواستی ئەو گونجان داشکاندنی بۆکەن. داشکاندنێکی تر هەیە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە خودی کتێب فرۆشەکەەوە، پەبلیشەرەکەەوە، دارنەشرەکەەوە. ئەو کتێبخانەیە خۆیان جۆرێک لە کێبرکێ دروستە بێ، بەتایبەتی ئەوانی دەرەوەی وڵات ئەو بارەی هێناوێتی، ئەو کتێبی هێناوێتی
ئەوێنەی گەڕێنێتەوە هەنێ جار کرێی گەڕانەوەی کتێبەکانی لە سلێمانی و بۆ قاهیرە بۆ ئەستەمبول بۆ تاران بۆ شارێکی تر هەمانە و کرەیە کە لێرە ئەیفرۆشێ لەبەرەوە بیر لەوا کاتەوە نەیباتەوە بە هەر نرخێک بۆ لێرە بیفرۆشێ هەندێک جار داشکاندنەکان لە سەدا دەست پێکەن سەدا 20 تایە و پارساڵ داشکاندنەکان هەنێکیان چوونە نزیکی 45. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی.